ڕووماڵمان ڕاگرت خەریکە کوشتن بینەقاقای مرۆڤەکانی ئەو هەرێمە ئەگرێت 964 بە پێویستی زانی هێڵێکی سوور بۆ کارە ڕۆژنامەوانیەکانی بچێشێت و ڕووماڵی کوشتنەکان نەکات. ئەمەش کاردانەوەی ئەرێنی بەدوای خۆی داهێناوە. لە دهۆک سیستەمی کارەبای 24 کات ژمێری جێبەجێ ئەکرێت و لە گوندەکانی سوورێنیش بەم بەهارە نەوتی ئەم ساڵدا بەشەکرێت. سڵاوتان لێبێت. لا دەست پێشخەریەکدا بۆردی تۆڕی میدیای 964 شەوی ڕابرد و بڕیاریدا هەواڵی کوشتن و کوشتار بڵاو نەکاتەوە ڕای بگرێت. ئەم هەواڵانە ڕووماڵ ناکات و بەدیواشیدا ناچێت کە باسی مردن و کوشتنی هاوڵاتیانە لە هەرێمی کوردستان. لە مانجی ڕەمەزانی ئەم ساڵدا چەند کەیسێکی گەورەی کوشتنی بە کۆمەڵ لە چەند ناوچەیەکی جیاواز ڕوویانداوە کە بوونەتە قسە و باسی یەکەمی ناو خەڵک و میدیا و سۆشیال میدیا بە جۆرێک کاریگەری خراپی دەرونی بۆ سەرژیانی هاوڵاتیان هەبووە. جگەلەوەی ڕووماڵی فراوانی میدیا وای کردووە کوشتن و لە ناوبردننی خانەوادەکان ببێتە شتێکی ڕۆتین و خەریکە خەڵک لەگەڵی ڕابێن. بڕیارەکەی 964 شوێنی خۆی گرت و هەرزوو کۆمەڵەیەک دەستگا و میدیای دیکەی سنجین لە ئاستی تیڤ و دیجیتال میدیا و سۆشیال میدیا هاتنە پاڵ 964 و ئەوانی شەمان بڕیاریاندا. هەندێکیشیان بە شایستەیی باسییان لە بڕیار و دەستپێشخەریەکەی یەکەمی تۆڕی میدیای 964 کرد. هاوکات هاوڵاتیانی کوردستان بەگشتی کاردانەوەی ئەرێنی و دەستخۆشی زۆریان بۆ بڕیارەکەی 964 هەبوو لە پلاتفۆرما جیاجیاکان با کۆمنت و باسکردنی بڕیارەکە دەستخۆشیان لە تۆڕی 964 کردووە. ئیتر تا کۆتایی ئەمساڵ بەلای بەنزینخانەی ئەندەلوس لە گەڕەکی ڕەحیماوەی کەرکووک دامەچن چونکە داخراوە و ئەو شوێنە کاری تێدا دەکرێت. پرۆژەی ئەندەرپاسی فولکەی ئیخوانی لێ دروست دەکرێت. ئەم پرۆژەی بۆ کەمکردنەوەی قەڵەباڵغیە لەو گەڕەکەی شاری کەرکووک، بەڵام کۆمپانیای دابەشکردنی بەرهەمە نەوتیەکانی ئەم پارێزگایە بەرامبەر داخستنی بەنزینخانەکە سێ بەنزینخانەی دیکە دەکاتەوە نایەڵێت پەکتان بکەوێت. ئەندازیار علی محەممەد ڕەبیع بەڕێوەبەری کۆمپانیای دابەشکردنی بەرهەمە نەوتیەکانی کەرکووک بە 964 ڕاگەیاند بەهۆی دەستپێکردنی پرۆژەی ئەندەرپاسی فولکەی ئیخوان لە سەرداواکاری ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەنزینخانەی ئەندەلوس لە گەڕەکی ڕەحیماوە دادەخەین. بە شێوەیەکی کاتیش لە بەرامبەردا بۆ ئەوەی قەڵەباڵغی دروست نەبێت سێ بەنزینخانەی دیکە دەکرێتەوە. لە کاتژمێر حوتی بەیانی تا 12 شەو کراوە ئەبن. هەروەها دوو بەنزینخانەی دیکەش بۆ 24 کاتژمێر کراوە دەبن بە شێوەی خەفەر. پرۆژەی ئەندەرپاسی فولکەی ئیخوان چەند ڕۆژێکە دەستی پێکردووە و دەبێت بەر لە کۆتایی ساڵی 2025 کۆتایی پێبێت. وەزارەتی کارەبای هەرێم پرۆژەی کارەبای 24 کاتژمێری دەباتە دهۆک و تاقی ئەکاتەوە. وەزارەتەکە لەمڕۆ یەکشەممە فشاری سەرتۆڕی کارەبا لە سەنتەری دهۆک تاقی ئەکاتەوە. بۆ ئەم مەبەستا لە سەنتەری پارێزگاکە بۆ ماوەی 3 ڕۆژ کارەبای 24 کاتژمێری ئەبێت. بە گوێرەی ڕاگەیاندراوی بەڕێوەبەرایەتی کارەبای دهۆک بێت لە پاشنیوەڕۆی ئەمڕۆوە کارەبای سەنتەری دهۆک بووە بە 24 کاتژمێر تا ڕۆژی چوارشەممەی داهات و وەک تاقیکردنەوە بەردەوام ئەبێت. بەڕێوەبەرایەتی کارەبای ئەم پارێزگایە ئەڵێت ئەم تاقیکردنەوەی ڕێکاریی ڕۆتینیە بۆ تۆڕی کارەبا ئەنجامەدرێت بە ئامانجی تاقیکردنەوە و دیاریکردنی کێشەکانی و هەروەها هۆکاری لاوازی تۆڕەکانی گواستنەوەی کارەبا. تاقیکردنەوەکە قۆناغی یەکەمە و هەموو گەڕەکەکانی سەنتەری پارێزگای دهۆک دەگرێتەوە. دوو قۆناغی دیکەش ماون. بڕیارە دوای ماوەیەکی دیکە هەمان تاقیکردنەوە لە زاخۆش ئەنجام بدرێت پێش ئەوەی بە تەواوی کارەبای 24 کاتژمێری بۆ شارەکە دابین بکرێت. سێ ڕۆژمان لە وەرزی بەهار تێپەڕاندووە و بەرەو وەرزی گەرما دەڕۆین. تازە بە تازە لە سەید سادق نەوت بەسەر هاوڵاتیان دابەشەکرێت. قایمەتی قەزاکە لە ئاگاداریەکدا ئەمڕۆ یەکشەممە هاوڵاتیان و دانیشتوانی سنوورەکە ئاگادار کردوتەوە کە سبەی دووشەممە لە سنووری گوندەکانی بناری سوورێن دەست بە دابەشکردنی بەشی یەکەمی ئەو بڕەنەوتە ئەکرێت کە لەلایەن حکومەتی عێراقیەوە دابین کراوە و لە ڕۆژانی داهاتوش لەناو سەنتەری قەزاکە و گوندەکانی دیکەی دەوروبەری بەردەوام ئەبێت. بڕی 200 لیتر نەوت ئەدرێت بە هەر خێزانێک و 6,000 دیناریشیان لێوەرئەگیرێت. بۆ وەرگرتنیشی دەبێت کارتی زیرەکی نەوتیان هەبێت. ساڵی ڕابردوو حکومەتی عێراق بڕیاریدا بەناردنی 50 ملیۆن لیتر نەوتی سپی بۆ هەرێمی کوردستان و لە ماوەی ڕابردووشدا لە پارێزگاکانی هەولێر، سلێمانی و دهۆک بەسەر بەشێک لە هاوڵاتیان نەوتدا بەشکراوە.
لە قەڵاتزێ حاڵەتێکی سەرنجڕاکێش هەیە ئەوی شەوەیە کە هاوڵاتیەک گەنجێکە ماوەیەک لەمەوبەر بەهۆی ڕووداوێکەوە هەردوو دەست و هەردوو قاسەکانی لەدەستداوە بەڵام ببینن خەڵکی قەڵاتزێ یاخود پشدەریەکان چۆن خزمەتی ئەم گەنجە ئەکەن حەزەکەم ئێوەش سەیرێکی بکەن. گەنجەکە ناوی محەممەدا لە یەکێک لە ڕووداوەکان تووشی ئەم حاڵەتە بووە هەردوو دەست و هەردوو قاچی لەدەستداوە کاتێک لە ماڵەوە دێتە دەر پشدەریەکان بە تایبەتیش خەڵکی قەڵاتزێ بەهانایەوە چەند هەم لە گواستنەوەی هەم لەو شوێنەی کەدا ئەنیشێ هەم لەو شوێنەی کەنالی لێ ئەخوا چای لێ ئەخوا هاوکاریەکی زۆر جوانی ئەکەن ئەمە یەکێکە لە کەلتورە جوانەکانی پشدەریەکان واز لە میوان دۆستی پشدەریەکان بێنن ئەمانەشیان هەیە هیوادارین ئەو کللتورە لە هەموو شوێنێکی هەرێمی کوردستان پەرەی بێ بترێت و زیاتریش بڵاو بکرێتەوە هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.